2 3 6 چرکە خێراترین کات تا ئێستا کردبێتە چەندێ بۆ 5.0 من ێستا لە زانکۆی تیشکەم پێشبڕچەیەک ڕێکخراوە بۆ کۆبیک کیوبس کە بۆ چاکردنی ئەم یاریەیە کە 65 منداڵ بەشداریان کردووە. من بۆ زانینەی زیاتر ئەسمە لای شوێنێ بەهادین بەڕێوەبەری پەیمانگەی ماڵی بلیمە دەگە فەرمیتە ئێرە خاتو شوێنێ چۆن بوو ئەم پێشبڕکێتان ڕێخست مناڵەکان ئاستیان چۆنە؟ یاخوا بەخێر بێن بۆ گەورەترین پێشبڕکێەوە بۆ ڕۆژێکی مەزن لە کوردستان یەکەمین پێشبڕکەیە کە لەسەر ئاستی کوردستان و ئەتوانم بڵێم عێراق بەڕێوە ئەچێ ئەم پێشبڕکەی ئەمڕۆ زۆربەی شارەکانی کوردستان پاڵەوانی شارەکانی کوردستان لەم پێشبڕکەیە بەشدارن دیارە ئەم پێشبڕکەی ڕۆبیکس کیوب یاریەکی هزریە بۆ بەهێزکردنی مێشک و تەرکیزی منداڵە ئێمە لە پەیمانگەی ماڵی بلیمەن ناومان ناوە یاری بلیمەتەکان بریتە لە 6 پاڵوویە کە ڕەنگەکانی هەر یەکە و لایەکن مناڵەکە ئەتوانێت بە کەمترین کات لاکانی هەموو چاپ بکاتەوە. باشە من لەوەتەیە ئەو یاریەم گرتووە بەدەستەوە نەمتوانیوە لایەکی شێڕێ بکەم چۆن ڕێکی ئەمان بۆ خێراییە مناڵ تەرکیزێکی زۆر باشیەیە و ئەو مناڵانی کە لێرە بەشداریان کردووە نوێنەرایەتی چەندین مناڵی ترەکەن چونکە هەر بە گوێرەی توێژنەوەیکی زانستی ورد کە ئەنجام دراوە لە عالەمە لە 5 بۆ 10 دانیشتوان ئەتوانن ئەم یاریە چاپ بکەنەوە چونکە یاریەکی تەرکیزی زۆر وردە مناڵەکە بێت تەرکیزێکی باشی هەبێ و حەز و توانایەکی باشی هەبێ بۆی کە بتوانێت چاکی بکاتەوە. ئەگە کەسێک بیەوێ بە چەندێ فێرە بێ بۆ چاکردنەوەی ئێمە لە پەیمانگا خولمانەیە چونکە بە شێوەیەکی ئەکادیمی ئێمە ئەم بابەتە ئەڵێینەوە مانگێکماندانەوە بۆ هەر مناڵێک کە بەشداری ئەکات بۆی کە بتوانێت چاکی بکاتەوە و لە کۆتایی نەک تەنها چاکردنەوە بشوانێت بە شێوازێکی زۆر سەریعتر یاریەکە چاپ بکاتەوە. ئەمە لە چەند شارۆ بەشداری کراوە؟ بە خۆشحاڵیەوە لە هەولێر بەشدار بوومانەیە لە هەڵەبجە هەمانە لە کەلار هەمانە لە ڕانیە هەمانە لە ئەو سلێمانی هەمانە بۆ منداڵانی کە لێرە بەشداریان کردووە مناڵی مەکتەبی حکومی و ناحکومەکانیشی تایە. سپاس بۆ تۆ منەبێ بێمە لای ئەم مێزە و کاتێکیان بۆ ڕابگرم لەسەر مۆبایلەکەم کە بزانم چەندێکیان پێ ئەچێ بۆ چاکردنەوەی تێکتان ناوە ئێوە؟ بەڵێ. ئامادەی بۆسا؟ یەک 2 3 6 چرکە خێراترین کات تا ئێستا کردبێتە چەندێ بۆ 5.0 5.0 بەڵێ بە چاونۆخاویش توانین بکەیت؟ بەڵێ. ئەمە چۆنە ئەم یاریە بۆ نمونە تۆ شێوازی تێگانەکەی و لە بەرەیە چۆنە؟ وەڵی کابراەک لە جیهاندا ڕیکۆردەکەی 3.7 بوو پاشان کابراەک کردێ 3.3 ژە و 3.7 کە دووەمی جیهانە ئەوی بەکاردێنم ئەگەر بە چاوداخستنەوە بیکەم.